لە ڕێگای نێوان شارەکان و بازگە و هەندێک لە شوێنە گشتیەکانی هەرێمی کوردستان وێنەی بەشێک لەو شەهیدانە دەبینرێن کە لە شەڕی دژی داعشدا شەهید بوون، بەڵام هەڵواسین و دانانی وێنەیە و شەیدانە بە شێوەیەکی ڕێکخراو نییە و هیچ کەسولایەنێک بەرپرسیار نییە لە لێبوونەوە یاخود خراپبوونی. لیژنەی پێشمەرگەی پارلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکەن دەبێت وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی شەیدان بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکات. بڕیاریشە لە کۆبوونەوەی داهاتووی پارلەمانی کوردستاندا گفتوگۆ لەو بارەیەوە بکرێت. ئێمە لە کۆبوونەوەی ئایندا لە لیژنەی پێشمەرگە کە داوامان کردووە هەم وەزارەتی پێشمەرگە ببینین، هەم بۆ چاکردنی بژێوی ژیانی پێشمەرگە سەرۆکی هەرێم ببینین وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان. ئەمە ژێچێک دەبێت لەو خاڵانەی کە داوا لە هەردوو وەزارەت دەکەین باشتر دراسی بکەن و شوێنێکی شایستە بۆ پۆستەری شەیدان و بۆ هەیکەلی شەیدان دابنین. بەشێکی زۆر لە وێنەی ئەو شەیدانە لەلایەن دەستگا حیزبیەکانی یەکێتی و پارتی یاخود کەسوکاری شەیدەکانەوە دانراوە. بەڕێوەبەری شەیدان و ئەلفانکراوانی هەڵەبجەش دەڵێت وەک وەزارەتی شەیدان هیچ بڕیارێکیان لەبەردەستدا نییە کە وێنەی شەیدان هەڵبواسن. داواش لە کەسوکاری شەیدان دەکات وێنەی شەیدەکان لە شوێنی شیاودا هەڵبواسن. هیچ بەرنامەیەکمان نییە ئەوەی کە لە شوێنێکە تابلۆیەک یاخود دوێنەی شەیدێک هەڵبواسی نەبەرەوە ناتوانین جیاوازی بکەین نێوان شەیدەکانە. تەمەناکەم لە شوێنێکا بێت ئەو وێنانە یاخود با بڵێن ئەو جدارانە کە دروست دەکرێت دوور بێ لە دەستی با بڵێن خەڵک و هەندێک لە منداڵان بۆ ئەوەی ئەو تابلۆنە زەرمەندێن و وێنەی شەیدان نەکەونە خوارەوە. نزیکەی ساڵێکە هێزەکانی پێشمەرگە بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر شەڕی چەکدارانی داعش دەکەن و لەو ماوەیەشدا نزیکەی 1300 پێشمەرگە شەهید بوون و زیاتر لە 5000 دیکەش بریندار بوون. بژاردەباغی NRT سلێمانی.